دیسان سلااو بەڕێزان گەنجێکی تری هەرێمی کوردستان لە سووریا کوژرا بە پێی سەرچاوەیەکی ناوتی لە بەرەی نووسرا ئەو گەنجەکە ناوی ئاکۆ عەبدولقادرە و بە ئەبوو عومەری کوردی ناسراوە. دوو ڕۆژ لەمەو پێش لە شاری تەلحمسی سەر بە پارێزگای حەسەکە کوژراوە. بە پێی زانیاریەکانی ناوتی ئەو گەنجە لە دایکبووی ساڵی 1986 و لە ڕۆژی 29 مانگی تشرین یەکەمی ساڵی ڕابردوو پەیوەندی کردو بە گروپە چەکدارەکانی بەرەی نووسرا لە سووریا. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ماوەی پێشکەشکردنی کاندیدەکانی قەوارە و هاوپەیمانە سیاسیەکانی بەشدار لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا نۆی ئەم مانگە درێژ کردەوە. کاتە زوبەیعی جێگری سەرۆکی ئەنجومەنی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیان مەبەست لەو درێژکردنەوەیە بۆ ئەوەیە تاوەکو لایەنەکان و هاوپەیمانەکان کاتی زیاتریان لەبەردەستا بێت و کاندیدی زیاتر پێشکەش بە کۆمیسیۆن بکەن. جەمیل بایک هۆشیاری دایە حکوومەتی تورکیا کە ئەگەر پرسی ئاشتی و دیموکراتی بەم شێوەی ئێستا بەردەوام بێت و عەبدوڵڵا ئۆجەلان نەکرێتە بەڕێوەبەری سەرەکی گفتوگۆکان ئەوە کورد بە ڕێگەی هەیە سیستمی خۆی دادەمەزرێنێت. جەمیل بایک هاوسەرۆکی کۆما جڤاکێ کوردستان کەجەکە لەسەر پرسی ئاشتی و دیموکراسی لە تورکیا ڕایگەیان ئەگەر عەبدوڵڵا ئۆجەلان وەک بەڕێوەبەری سەرەکی گفتوگۆکان دیاری نەکرێت و بناغەیەکی یاسایی بۆ پرسی ئاشتی دانەنرێت ئەوە ئاگربەست بێمانە دەبێت. سەر لە بەیانی ئەمڕۆ بەشێک لە هاوڵاتیانی قەزای سەید سادق خۆپیشاندانێکی ناڕەزاییان ئەنجامدا و داوایان کرد قەزاکەیان لە ڕووی خزمەتگوزاریەوە گرنگی زیاتری پێ بدرێت و بەرپرسە ئیدارەکانیش دەست دەکار بکێشنەوە. پەیامنێری ئەنارتی لە قەزای سەید سادق ڕایگەیان خۆپیشاندانی هاوڵاتیانی ئەو قەزایە لە ناو بازاڕەوە بۆ دەواازەی قەزاکەیان ئەنجام درراوە. کچێکی تەمەن 17 ساڵ لە گەڕەکێکی شاری سلێمانی بە خنکاوی دۆزرایەوە. وتەبێژی پۆلیسی سلێمانیش ڕایگەیان سەر لە بەیانی ئەمڕۆ لە گەڕەکێکی ناحیەی بەکرەجۆی شاری سلێمانی کچێک بە خنکاوی دۆزرایەوە. وتیشی بەپێی لێکۆڵینەوە سەرەتایەکان کردەوە کە خۆکوژیە و کچەکە بە پەت لە ژوورێکی ماڵەکەیاندا خۆی خنکاندووە. پەرلەمانتارێکی پێشووی گۆڕان ئەو دەنگۆیانی ڕەت کردەوە کە باز لەوە دەکەن تەقە لە کوڕەکەی کراوە. وتیشی کوڕەکەی دەستکاری دەمانچەی کردو و فیشەکی لەدەست دەرچووە. نەریمان عەبدوڵڵا بە ئێنارتی ڕاگەیان دوای برینداربوونی کوڕەکەی لە کەلار لە سەرەتادا بەپێی قسەی کوڕەکەی وایان زانیوە تەقەی لێکراوە، بەڵام دواتر دوای ئەوەی سەیری کامێرای چاودێری ماڵەکەیان کرد بۆیان دەرکەوت خۆی دەستکاری دەمانچەکەی ئەوی کردووە و فیشەکی لەدەست دەرچووە و بەر ناوسکی کەوتووە. کورتەیەک لە هەواڵەکان پێشکەشکرا. شاد